دڵی خۆم دەستوتێنم دەرێت سەرخەکە لەسەر لازەیە کافرەتێ لە مێردەکەی تووڕە دەبی قیسەکەی دوورە بەس بە کورتی دێڵێم یعنی لە پیاوەکەی کە زۆر تووڕە دەبی وەرەقەیەکی لە پێشداد نێدرێگە پیاوی تەلاقم دەدەی پیاوەکەش ڕاست لۆی دەنووسی بە تاریخ و بامشتەوە دەداتە دەستی 4-5 منداڵیان هەیە دەڕواتە دەری ژنەکە پەشیمانە بتەوە پەشیمانە بتەوە دوای کە دێتەوە دڵە کاکە بڕۆکم مەلایە تەلاقەکە چاکەوە دەرێ ئافرەت ناکرێ مە معەدەل شەڕ و مەشاکل و گرفت و ئەوانە طلاق دراوی تاسە بڕۆ ماری بابتوە تا خوا دەری و ڕەحمەت لە هەر زۆر دەپاڕێتەوە ئافرەتەکە تەکلیفەکە دەڵێت تو پێم برێ پەشیمان بوویەوە یان هەروە یعنی دەتەوێت چابینەوە تا جارێک کە بە حیاتیش توان ناکەم بەس بە ئەو تەلاقە چابی تۆ کە تو هەموو نووسێ ینی مەجال بە مستەمسەک گوتت لۆم تەوقیع کە لۆم لەناو مەکتوبیش دانای گوی دەبڕۆ مەکتوبەکە بینە بخوێنەوە بزانە چم نووسی کابرا لەو تووڕەیە ئەگەر پیاوی تەلاق بەدەی لە وەرەقەکە ڕێک نووسی بێ ئەگەر پیاو بووم تەلاقت نادەم توقيعك كل رويشتو تو تماشى او خلق جوانك لو تريا يعني بتواني او برداياتي بنويني او قورياتي بنويني هي ما يستسيش باش يقرفت كان اويا يعني كجنا كدر طلاق ده بياو كدر او طلاق ده جنا كدر يضرب بياو كدر درك كرايتو ضل خوم دستوتينم دريت سرخك لسلازيه يعني ريلو دادني اسان كاري لبودك لو براسي اما قرفت كان شهر سرناك بركو قولترو ناشرینتری دەکا جا لۆیە جانیبی پیاوەکان بەڕاستی دەبێ ئینسان زەبتی نەفسی لەسەر خۆی داهەبی